لەگەڵ هەر بانگەشەیەکی هەڵبژاردندا کڕین و فرۆشتن و سەنگەر گواستنەوەی بەشێک لە کاندیدان دەبێتە دیاردە. هەر یەک لە پارتی و یەکێتیش ململانێ دەکەن بۆ ئەوەی لەو بازاڕەدا دەستیان بڕوات. بەڵام کاندیدانی بە سەنگ و دامەزراو هیچ کات ناچنە ئەو کایەوە و پەرێزیان بە پاکی دەمێنێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان سەرەڕای دەستکورتی و هەژاری کادر و کاندیدەکانی و هاوکات لەگەڵ بەرزی ئەو فشارە دارایی و سیاسی و کۆمەڵایەتیانەی لێیان دەکرێت، بەڵام هێشتا کاندیدەکانی خۆڕاگرن و نە لە ترسا و نە لە برسا ئامادەی سەنگەر گواستنەوە نین. هێزەکانی دەسەڵات زوو ڕاگەندرا و دەردەکەن و کادر و کاندیدان لە ڕیزەکانیان دوور دەخەنەوە. ئەمەش نیشانەی فشۆڵی و گرفتی کارگێڕی و ئەخلاقیە لە ڕیزی ئەو هێزانەدا. بەڵام ئەم پەتایە کۆمەڵی نەگرتووەتەوە و کادرە دامەزراوەکانی لە سەنگەری خەبات و بەرگری لە خەڵکی کوردستاندا چەسپاون. کادر و کاندیدانی کۆمەڵ نە لە هەڕەشەی هێزە دەسەڵاتدارەکان دەترسن و نەخشەی دۆلار و بەڵای تەماعدایان خلیسکێنێ. ئەوان کاتێک دەبنە نوێنەری خەڵکیش نوێنەرایەتێکی ڕاست و دروست دەکەن و پابەندی بەها و بنەمای ئاینی و ڕەوشتیەکانی خۆیان دەبن. کاندیدەکانی کۆمەڵی دادگەری ئەم هەڵبژاردنەش لە هەرای ئەم سەروەوسەری بەلێشا و بازاڕی سەنگەرگۆڕین بە سەرڕاستی و نەلەخشاوی دەرچوون و پارتی و یەکێتی نەیانتوانی تەنیا یەک کاندیدیش بکڕن. ئەمەش بەڵگەی چەسپاوی و نیشانەی ئیرادەی ئەم هێزەیە و شیاوی متمانە پێکردنە. سیستمی سەرمایەداری و براگەورەیی دینار و دۆلار و کاریگەری پارە و هەڕەشەی کوشت و بڕ و ئەشکەنجەی زیندانەکان زۆرێک لە تەونەکانی هەڵوەشاندەوە و زۆر چاکەکار و چاکەخوازی لە خشتە برد. بەڵام جوامێرانی کۆمەڵ سربەرزانە لەم تاقیکردنەوەی دەرچوون و بەرەکەتی خودایی و نیعمەتی پەروەردە و پابەندی بوونە شاباڵی سەرکەوتنیان.